السلام عليكم. عليكم السلام. چۆنی؟ باش وانە خان ئەحواڵت چۆنە؟ باش ئەمڕۆ ڕۆژێک چۆن بوو؟ خۆش بوو؟ زۆر باشە. ئیزن هەیە بێنە ژوورێ؟ برادەرەکان لەوێن؟ زۆر باشە. چۆنن؟ زۆر باشە. وەرن بابەیەکەوە فێری شتێک بی. یەکەم جار کە لە دەرگامدا باش بوو، یەک جار لە دەرگامدا و وانەخان دەرگای کردەوە. هەندێک جار جەباب سوڕێن بەیەکەوە دیلان خان، هەندێک جار کاتێک لە دەرگا دەدەین، هەندێک کەسەیە چوار جار لە دەرگادایان، پێنج جار لە دەرگاتدا. پێتان وایە ئەوە شتێکی باشە یان هەڵەیە یان خراپە یان دروستە دەبێت پێنج جار لە دەرگا بدەین. جاماکێکمان پێویستە ئەزیەت نەبێت دەست خۆش چێ قسەمان بۆ دەکات پێویستە چەند جار لە دەرگا بدەین؟ دیلان خان فەرموو. پێویستە سێ جار لە دەرگا بدەین. ئەی ئەگەر زیاتر لە دەرگا بدەین لەوانەیە چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلممان فەرمیوێتین کە لە سێ جار زیاتر لە دەرگادا ئەگەر نیان کردەوە واتە لە ماڵەوەنین یاخود ڕۆیشتون یان لەوانێ نەخۆشێکیان هەبێ ئاگداری لە دەرگادان نەبێت. دەست خۆش بێت دیلان خان. ئەی دلین خان کە تۆ لە دەرگای خەڵک دەدەیت دەڕۆن بۆ میواندارێک ماڵی کەسێکە چەند جار لە دەرگات دەی؟ سێ جار. ئەی ئەگە چوار جار لێدەی ئەوە شتێکی دروستە یان نادروستە چکە جارە هەیەنانێ ماڵەکە کێکەیەکیان هەبێ نانێ دەرگا بکەنەوە. باشە دەست خۆش هەربژی دلین خان. وارین خان دەمەوێت پرسیار لە تۆ بکەم کاتێک لە دەرگات دەی زۆر بەقایمی لە دەرگات دەی یان تۆزێک ئەوەندە نزمە دەرگاتێک کە جوان لێ نابێ؟ نا هەن احتیاجی خۆت لە دەرکەیت نەک بە قەیمینەک بەسەر باشە. ئەگەر سێ جار زیاتر لە دەرگاماندا ئەوە کارێک هەڵەمان کردووە خۆی باشتر وایە سێ جار لە دەرگا بدەین بەڵام ئەگەر نیان کردەوە ڕەنگە شتێکە بێت. لێرەدا ڕەنگە لە ماڵی نەبن، ڕەنگە لە ماڵی بن بەڵام نەخۆش بن، ڕەنگە لە سەربان بن، ڕەنگە لە شوێنێک بن کە جویان لێمان نەبێ، ڕەنگە نەخۆشێکیانە بێ حاڵەتێکیانە بێ کە نەتوان دەرگا بکەن و ڕەنگە میوانیان نەبێت دەنگی تەلەڤیزۆن و شت بێ نەتوان دەرگا بکەنەوە ئاساییە تووڕە نابین و دەڕۆین چەند دەقەیەکتریان ڕۆژێکتریان کاتێکتر سەردانیان دەکەینەوە. جا بەخێراتون ناکەن بۆ ماڵتان؟ زۆر سپاس. فانەخان دەرگاکەدا دەخەی؟ دەست خۆش با بڕۆن بەیەکەوە دانیشین. فەرموو. بینەرانی عزیز بە خۆشحاڵیەوە لە سەرەتای پرۆگرامەکەمان ئەمڕۆ لەگەڵ وارین خان و دیلان خان و دلین خان و ئەویش ناویم لەبیر کرد. وانەیە؟ ناوی وانەیە؟ دلی ناوی وانەیە ئەو؟ باشە. وانە خان چۆنی؟ هەر باش بی. ئەمڕۆ لەگەڵ یەکتر کۆمەڵێک بابەتی پەروەردەیی هەیە بۆ بینەران باسی دەکەین و نیشانی دەدەین بۆ ئەوەی ئەوانیش کە بینەری پرۆگرامەکەمان سوودیان لێوەربگرن. یەکەم جار کە لە دەرگاماندا بینیتان چەند جار لە دەرگامدا یەک جار لە دەرگامداوانە چێ دەرگای کردەوە؟ وانە دەرگای کردەوە. تەبعاً کە وانە دەرگای کردەوە شتێکی باشی کرد وتی عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله بەخێر بەی فەرموو کە دەستی وا لێ دەکا و بە گەرمی پێشوازی دەکا و زەردەخەنە دەکاوە شتێکی خراپەوانە؟ ئەی چییە؟ تەبعاً شتێکی باشە. تەبعاً کە وانەخان دەرگای کردەوە من دەبووە سێ جار لە دەرگامدا بووە بەڵام جارێک لە دەرگامدا ئەو زوو پێڕاگەیشت و فریاک کەوت دەرگاکە کردەوە شتێکی باش بوو. کە دەڕۆین بۆ میوانی حەستان لە میوانە؟ کامەتان زۆر حەستان لێ بڕۆن بۆ میوانی، کامەتان دەڕۆن دەڵێنە دایک و باوکتان با بچینە ماڵی خاڵمان ماممان پورمان هەمووتان؟ باشە. دیلان خانیش شتێک کە دەڕۆینە ماڵی هەر کەسێک میوانداریەک ماڵی هەر کەسێک بێ هەر خزمێک بێ تەبعاً یەکەم جار دەرگامان لێ دەکرێتەوە دوای دەڕۆینە ژوورەوە دادەنیشین. ئەو کەسێک کە بە خێراتنمان دەکەیان خاوەنی ماڵەکە یان هەر کەسێکە لەوێ دانیشتووە لە ماڵەکەیە ڕەنگە تەمەنی بچووک بێ، ڕەنگە تەمەنیش زۆر گەورێ، ڕەنگە وەسەد بێ ناوەند بێ، ڕەنگە ئاسایی بێ و ڕەنگە ئافرەت بێ، ڕەنگە پیاویش بێ وانە شەرنی هەموو جارەکە منداڵ دەرگامان لێ بکاتەوە. جا ئێمە چاڵاکێکمان هەیە بەیەکەوە من وێنەتان نیشان دەدەم دەڵێم ئەگەر ئەوە دەرگال لێ بکاتەوە چۆن قسەی لەگەڵ دەکەی، چۆن ناوی دەهێنی. بۆ نمونەگەر چوویە ماڵی کەسێک ئەگەر خزمێکتان بوو ناوی بۆ نمونە هێمن بوو پێی دەڵێ چی دەڵێ هێمن یان پێی دەڵێ کاک هێمن یان خاڵە هێمن یان مامە هێمن یان چی شتێکی پێ دەڵێ. بۆ هەر تەمەنێک دەبێت شێوازێکی قسەکردن بەکاربێنین. جا ئەگەر منداڵ بوو وا جوانترە وشەی خان بەکاربێن یان وشەی گیان بەکاربێن ئەگەر هاوتەمەنی خۆمان بوو یان ئەگەر گەورەتر بوو وشەی خاڵە و مامەیان کاکەیان دادەیان پورە بەکاردێنی. من وێنەتان نیشان دەدەم بەدڵی خۆتان ناوەکان بەکاربێن. باشە؟
دەیکەنە خاڵە دەیکەنە مامە دەیکەنە کاکەیان پورە طبعاً پیا بێ نابێ پێ بڵێ پورە وانە دەبێت چی پێ بڵێ بانە باشە کوکان دە قسەما بۆ کە دەبێت چی پێ بڵێ خاڵە ئەی ئەگەر ئافرەت بوو ژن بوو ژن بوو دادا دادا زۆر باشە ئەی ئەگەر پورت بوو داگەورە دا گەورە ئەی ئەگە پورت بوو فورە پورە یان پورێ ئافرین هەر بژی من وێنەتان نیشان دەدەم ئێستا با لە ڤانەخانەوە دەست پێ بکەین مادە ڤانەخان ئەمە زۆر گچکە نییە و زۆر گەورەش نییە دەتوانی بە خاڵە بە مامە بە کاکە بە دڵی خۆت بزانم کامی پێ دەڵێ ئەگەر بیبینیتەوانەوە ناوی هەژارە چۆن قسەی لەگەڵ دەکەی پێ دەڵێ چۆنی چێ چۆنی کاکە کاکە چێ کاکە هەژار هەژار باشە پێ بڵێ چۆنی کاکە هەژار چۆنی کاکە هەژار زۆر باشە پێتان وایە دروستە و جوانەگە پێی بڵێ هەژار چۆنی ئەی دەبێت چی پێ بڵێ چۆنی کاکە چۆنی کاکە هەژار هەژار هەر بژی زۆر باشە دەست خۆش بێ با دلین خان بزانی وێنەکەی دلین خان لە دوای ئەو کامە وێنەی بۆ هەڵبژێرم کامەی فارین کامەی ئەو باشە باش هاتەمەنی خۆیەتی وانە دلین خان ئەو وێنێت لەلایە چۆن بانجی دەکەی پێ دەڵێت چۆنی چێ طبعاً ئەمە ناوی چیە کچە دیلان بەنای دیلان بێ باشە ئەمە ناوی دیلانە چۆن بانجی دەکەی چۆنی هاوتەمەنی خۆشتە زۆر گەورە نیە نابێ پێ بڵێ پورێ یان دادا ئەتوانی وشەی خان بەکاربێنی دەتوانانی وشەی جانیش بەکاربێنی دیلان خان دیلان خان باشە ئەی دیلان جان دەتوانین بەکاربێنی بەڵێ باشە پێ بڵێ چۆنی چۆنی دیلان خان دیلان خان زۆر باشە هەر بژی دلین خان دەست خۆش بێ منش بەشداری بکەم دە باشە تۆ مایکەکەت لەلابێ بە ئەم وێنەیەمان لەلابێ ئەگەر من ڕۆشتم بۆ ماڵێک یان کەسێکم بینی لە هەر شوێنێک پێتان وایە هاوتەمەنی منە هەتا ڕادەیەک وانە هاوتەمەنی منە تۆزێک لەوانێت تەمەنی بچووکتر بێ دروستە ئێستا ئەمە ناوی محەممەدە پێتان وایە دەبێت پێ بڵێ محەممەد چۆنی ئەی دەبێت چی پێ بڵێم کاکە محەممەد کاک محەممەد یان کاکە محەممەد ئاوا جوانترە ئەوەندە گەورەژ نیە پێ بڵێم مامە محەممەد وانە خۆ نابێ پێ بڵێم پورێ محەممەدکەوە ڕێگەزەکەی کوڕە دەست خۆش بێ دیلان خان مایکەکە لە لای خۆتە کچێکمان لەلایە پێم وایە تۆزێک تەمەنی گەورەترە لە تۆ دەبێت چی پێ بڵێ پوریشت دادە پوریشت نییە دادە بەکە ناویشی چیە ناوی چیە دلینە گەورە بووە دلینە گەورە بووە دلین خانەوە گەورە بووە چی پێ دەڵێ دادە دلین باشە ئەگەر وشەی دادەکە لەبیر چوو لەو کاتە چ شتێکی تر هەیە دلینجان خان جوانتر نییە تۆزێک تەمەنی گەورەترا دلین خان بۆ خۆی یان خات و دلین هەر بژی دەست خۆش بێ بە ڤارین خانش بەشدار بێ دانەیەکەڵ وەڵا با دلین هەڵی بژێرێ ئەوە تۆی گەورە بووی یاڵا دانەیەکەڵ بژێرە ئەو وێنەکەی تازەیە وێنەکەی تازەیە ئەوە باش ئەوە بە ئەوانە لە لای وانە بێ ڤارین خان تەمەنی گەورەترە ڕەنگە ناسیاوێکت بێ ماڵی خزمێکتە دەڕۆی بۆ ماڵیان ناویشی سیمایە چۆن پێ دەڵێ پورە سیما هەر بژی زۆر باشە دەست خۆش بێ طبعاً ڤارین خان دەڵێ پێویستە پێی بڵێن پورە سیما دەبێ پێ بڵێ سیما یان سیما گیان نەخێر چکە تەمەنی لە ئێمە گەورەترە پێگەکەشی طبعاً ڕەنگە پورمان بەیان خاڵۆژنمان بەیان هەر شتێک بێ دەست خۆش بێ هەر بژی دەستان خۆش ئێمە فێری شتێکی باش بنیان خراپ هەر بژین دەستان خۆش ئێستا ئێمە باسی شتێکی تر دەکەین کە زۆر گرنگە طبعاً کاتێک دەڕۆن بۆ میوانی تینومان دەبێ دەڤانەخان زۆری تینوە وانە دەڵێ بەڵێ هەر بەڕاست تینوتە کۆمایکەم دێ بزان بەڕاست تینوێتی هەر بەڕاست تینوتە زۆریان کەم ئەی بۆ لە سەرەتای پرۆگرامەکەوات نەدەگوت باشە ئێستا ڤارین خان ئاومان بۆ دەهێنێ دیلان خانیش یارمەتی دەدا کە چۆن ئاوەکە بداتە ئێمە
وارین خان من نیچت پێ ناڵێم فەرموو لێکردن دەستخۆشی لێکردن ئافێتت بێ ئەوانە دیت پێ ناڵێم دیلان خان یارمەتیت دەدا باشە با مایکەکەش لەلای دیلان خان بێ اینجا ئێستا وارین خان دەچێ ئاوەکەمان بۆ دەێنێ دیلان خانیش یارمەتی بدە دیلان خان یارمەتی بدە لێرە باشە کە هات مایکەکەی لە مایکەکە یارمەتی بدە لە سەرەتای بەرنامە تینویەتی بۆ پێمان ناڵێ خۆت و تینیت نییە ئەکیت زۆر باشە دیلان خان ئێستا وارین خان دێت ئامادەیە ئەومان پێدەدا ئێمە لە میوانی دانیشتوین زان چیمان پێ دەڵێ باش پانجیکە با بێت وارن خان تکارتوانی بیت هەر بژی وتی تکای دەتوانی بێ دەبێت چیم پێ بڵێ لێرە دەبێ بڵی فەرمونون ئاواکە بخۆم باشە مایکەکەی پێ بدە چیت پێ دەڵێ فەرموو دەست خۆش من دەبێت چی پێ بڵێم دەست خۆش هەر تۆش بژی. دەبێ فی بڵێ حافێتت بێ حافظت بێ زۆر باشە دەست خۆش حافێتت بێ فێ بڵێ حافظت بێ فەرموو حافظت بێ دەستان خۆش باشە ئێستا من ئەوەیە کاتی ئەوەیە کە ئاوەکەی پێ بدەمەوە بەڵێ دەبێت چی پێ بڵێم بڵێ پێی بڵێ دەستەکانت خۆش بێ دەستەکانت خۆش بێ وارین خان ئەندەڵێ شایانی نییە پێشی بڵێ حافێتت بێ ئافێتت هەر بژی دەست خۆش کا پێت گوت دەست مایکەکەی بدێ مایکەکەی بدەیە چی پێ دەڵێ دەست خۆش هەر بژی زۆر باشە دەست خۆش بێ دەستان خۆش هەر بژین چی ئەوەکە زۆر فلۆیە بۆیە پێ نەگوت دەست خۆش لە بیرت چوو دەست خۆش باشە جانی بن ئێستا ئێمە دەچینە سەر بەشێکی تر و بەردەوام دەبین بەیەکەوە ئامادەن باڵایکێ بکەین زۆر باشە وارین خان فێری ئەوەی کردین کە چۆن تەوان دیلان خان ژارمەتیدا چۆن ئەو بدەینە میوانەکان با وارین خان بێتەوە وارین خان دەست خۆش زۆر سپاس ئەویش دەڵێ دەست خۆش دلین خانش دەڵێ دەست خۆش هەر بژی وارین خان دەمەوێت قسە لەگەڵ بکەم بزانم کاتێک منداڵەکان ئاو دەدەن بە میوانێکیان بە خێراتنی میوانێک دەکەن پێویستە هیچ قسە نەکەن ئاوەکەی پێ بدەن هیچ نەڵێن ئاوەکە وەرگرنەوە بڕۆنەوە یان چی بڵێن نەخێر یەکەم جار کە ئاوەکان دەدێ دەیبڵێ فەرموو باشە دواتر کە تەواو بوون ئاوەکان لێ وەردەگرەوە دەیبری حافێت ئەوان پێویستە بڵێن دەست خۆش بەڵێ باشە با بچینە سەر بابەتێکی دیکە لەسەر ئەو بابەتە کە دەڵێ ئاو دەدەین بە میوانەکان فەرموو دەکەین و دەستخۆشی دەکەین و دەڵێن ئافێت بێ و شایانی نێەوە هەموو وشە جوانەمان هەیە پێویستە بەکاری بێنین وانە تاوان لەوە جوانترێمە بە وشکی بچین ئاوەکەی پێ بدەین و بڕۆینەوە دابنیشینەوە پێش ئەوەی ئاوەکە بدەینە میوانەکان چێ یارمەتیمان دەدا کە ئاوەکە تێدەکا دایکمانەوانە باشە کە دایکمان ئاوەکە تێدەکا هەندێک منداڵ هەیە ڕەنگە تەمەنیان بچوک بێت جاری فێری ئەوە نەبوو بن کە یارمەتی دایکیان بدەن پێویستە چی بکەن بۆ نمونە پێویستە چاوەڕی دایکیان بکەن دایکیان ئاوەکە بداتە میوانەکان یان بڵێ دایە من دەیکەم من ئاوەکە دەدەم بە میوانەکە من پێشوازیان لێ دەکەم کامێ جوانترە با هەندێک دیلانخانش قسەمان بۆ بکە پێ دوایە کە ئاوێک شتێک دەدەینە میوانەکان چاوەڕێی دایکمان بکەین دایکمان ئاوەکە بداتە میوانەکان یان کاری ئێمەیە نەخێر کاری خۆمانەوە هەندێک جاریش هەیە دایکمان دەچوە لەبیری نامێنە مەقسەد ئابوو میوانەکان بێنی لەگەڵوان دادەنیشتن دەبێت تۆ هەڵسی بچین ئاوەکە ڕەنگە کە لەلایەن دادەنیشێ ئەگەر ئەوان بەجێ بێڵە میوانەکان بەتەنیا دەمێنەوە ئەگەر تۆ بڕۆی ئاوەکە بێنی دایکتان لەلای میوانەکە دەمێنێتەوە دەست خۆش بێ هەر بژی دلێن خان کە میوانتان دێ هەوڵت داوە کە خۆت ئاوەکان بدەی بە میوانەکان یان بە خێراتنیان بکەیت بەڵێ پێ دوایە شتێکی باشەیان پێویستە دایکمان ئەو کارە بکات باشە دەبی بە خۆمان ئەو کارێ بکەین زۆر باشە دەست خۆش بێ ئێمە من ئێستا لە ماڵی ئێوە دانیشتو ئەو ماڵی منیان ماڵی ئێوەیە باشە کە لە بەردەم خاوەن ماڵەکە دادنیشم من تاوان ئێستا ئێوە خاوەنی ماڵەکە منیش میوانەکەم دەبێت ڕووم زۆر خۆش بێ و زەردەخەنە بکەم و ئێوەش دەبێت زەردەخەنە بکەن بە ڕووی مندا من سەری وانەخان دەکەم پێکەنی نم دێوەندە بە ڕووی مندا پێ دەکەنێ جا دەمەوێت باسی ئەوە بکەین وانەخان دە قسەمەوە بکە وانەخان کە دەرگام کرد لە دەرگامدا دەرگات کردەوە زۆرم پێخۆش بوو پێ دەکەنی ڕوت خۆش بوو عەلەیکومە سەلام و ڕەحمەتوڵڵا فەرموو
پێت وایە دەبێت ڕوومان خۆش بێ بەرامبەر خەڵک کە دێتە ماڵمان بۆچی ینی لەبەر ئەوەی ماڵی ئێمان پێ خۆشیان لەبەرچی دەبێت ڕوومان خۆش بێ چونکە دەبێ ڕووما خۆش بێ لەبەر ئەوەی هاتیینە ماڵی ئێوە چکە ماڵی ئێوە چکە ماڵی ئێوان پێ خۆش بووە بەڵێ باشە ئەی ئەگەر بە ڕوو ناخۆشی و بە وشەی ینی بە ساردی بە خێراتینیان بکەین ڕەنگە پێیان خۆش نەبێوان بەڵێ ڕەنگە پێیان خۆش نەبێ یانی شتێک بووە ئەوە نەخۆشە بڵێ ئەوە نەخۆشیانەوە پێیان ناخۆشە هاتوینەتە ماڵیان لەبەر ئەوەیە وانە دەست خۆش بێ زۆر زۆر باشە مایکەکەم دەدەیەوە باشە مایکەکەم بدەوە ئەوە کە مایکەکە ئەوە تا دەست خۆش بێ کو مایکەکە چی لێ هات زۆر زۆر باشە کاتێک دڕۆین بۆ میوانداری یەک بابەتی زۆر گرنگەیە پێشەوەی بڕۆن بۆ میوانداری ماڵەکە کە دەزان میوانیان دێت چی دەکەن یەکسەر ماڵەکە پاک و خایەن دەکەنەوە لەبەرچی پێشوازی لە ماڵەکە دەکەن هەندێک منداڵ هەیە ڕەنگە تەمەنیان بچووک بێ جارێ فێری ئەوە نەبوو بن کە ژووری خۆیان بۆ خۆیان پاکەنەوە دایک و باوچیان زۆر ئاگداری ئەوە بڕۆ ئێرە پاکەوە بڕۆ ژوورەکەت پاکۆلانە بێنە ژوورەکەت هاوتەمەنەکانی خۆیان دەڕۆنە ژوورەکان یان بۆ ئێرەت پیس کردووە هەندێک شت هەیە کاری خۆمانە دەبێت خۆمان بیکەین وانە ئێستا کۆمەڵێک ڤیددیۆ هەیە بەیەکەوە سەیری دەکەین پاشان قسەی لەسەر دەکەین بێگومان ڤیددیۆکانش هەندێک منداڵن کە کۆمەڵێک کاری پاکوخایانی دەکەن لە ماڵەوە کە بۆ خۆیان دەست پێ دەکەن بەبێ ئەوەی دایک و باوچیان پێیان بڵ هەستە ئێرە پاکەوە پاش ئەوەی ڤیددیۆکەمان بینی یەکسەر بەردەوام دەبینەوە باشە کە بابەیەکەوە بیبینی بێگومان ڤیددیۆەکانمان بینی منداڵەکان کۆمەڵێک شتی زۆر باشیان کردبوو ڤیددیۆکانیشان کردبوو بۆ ئێمان نردبوو بە دەستخۆشیەوە بێگومان منداڵان پێویستە کاتێک میوان دێن ئامادەکاری بکەن و ژوورەکانی خۆیان و ماڵەکە پاکوخان بکەنەوە نەکرد بۆ کاتی میوان هەر هەموو کاتەکانی پێویستاوە ئەرچی خۆیانە بۆ خۆیان کارەکانیان جێبەجێ بکەن و ئیشەکانیان بکەن دەمەوێت لەسەر کۆتا بابەت قسەتان لەگەڵ بکەم کاتێک دەڕۆین بۆ میوانی کۆمەڵێک شتی ناشرین دەبینین ڕەنگە بۆ خۆمان بیکەین ڕەنگە خاوەن ماڵەکە بیکە ینی هاوڕەکانی خۆتان لە هاوتەمەنەکانی خۆتان هەندێک شتی جوانیش دەبینین دەمەوێت سەرەتا هەندێک شتی جوانم پێ بڵێن لە ڤانەخانەوە دەست پێەکەین ڤانەخان چ شتێکت زۆر پێ جوانە کاتێک دەڕۆی بۆ ماڵێک هاوڕەیەکت چ بکە خزمێکت حەزم لێ بەخێر هاتنم بکەم بە دڵخۆشیەوە ینی پێت خۆشە زەردەخەنت بە ڕوودا بکەن پێ بکەنن ڕویان خۆش بێ کە پێیان خۆش بێ کە ئەتو هاتیە ماڵیان دەست خۆش بێ ئەی چ شتێکت زۆر پێ ناخۆشە گە برادرەکە لە میوانی چ بکات بۆ نمونە بەخێراتنت نەکات یان قسە لەگەڵ نەکا ئەو شتانە زۆر باشە دەست خۆش بێ با بزانین دلین خان دەمێت بێجگە لە بابەتی ناشرینەکە پرسیارێکت لێ بکەم هەندێک جار کاتێک دەڕۆن بۆ میوانی هاوڕێکانمان لە جیاتی بڵێن بەڵێ نەخێر دەڵێن ئاو نە ئەوە ڕفتارێکی ناشرینە دەبی بڵێ نەخێر بەڵێ نەخێر جوانترە بۆ نمونە بۆ منە ئێستا من دەڵێم دلین خان پۆلی چەندی چوار هەوتی بەڵێ نەیگوت پێنج پۆلی پێنج نەخێر وتی نەخێر کەواتە بەڵێ نەخێر جوانترە نەک بڵێ ئانە جە شتێکی تریشێ دەڵێن چن ئەوەش هەڵێ باش ئێستا ئێوە دیمەنەچی نەشیا و بابەیە کۆ ببینی ئێوە ئەو شتانە بەکاربین منداڵ زۆر ئەو شتانە دەکەوانە ئەوهان زۆر هەندێک شت هەیە زۆر ئەوەیە ناشیرن لە بەردەم خەڵکدا بیکەین کا بزانم مایکەکەیان پێ بدەم دەست خۆش دلین خان ئەرێ پۆلی دوو بووی ئەو ساڵ دوو ئەی لە دەرسەکان باشی وەڵا خراپی ئەی ڤارینت خۆش دەوێت وەڵا خۆشت ناوێ باشە ڤارین خان ئەتو کوی باشی ئەدی پێتوانێ موبایلی زۆر خراپە تو نابی موبایلی زۆر بەکاربینی بەکاری مەینە باشە هەر بەکاری دێنی هەم بزانە دەڵێن
هەروە قسە دەکەن لە بۆ شێوازە نابێ قسە بکەین دەبێت چۆن قسە بکەین بەڵێ نەخێر باشە ئەگەر شتێک نەمازانی ناڵێن ئەوهانە دەڵێن نازانین وانە دەستان خۆش کا شتە ناشرینەکان شتە پرسیارەکەما بوو دیلان خان هەندێک شتی ناشرین لە میوانداری کە دەیبینی هاوڕێکانت دەیکەن هاوڕەکانم بەڵێ ئەوە بڵێن بەڵێ بەو شێوازە دابنیشی شێوازێکی جوانیان لە شێوازێکی جوانە بڕایەوە نەخێر ئەی پێویستە چۆن دابنیشی لە میوانی باش ئەوە دەبینی مەقسەد حەشیرەتێک دانیشتونە یعنی یەک دنیا مەدرسێکی گەورەیە دانیشتونە خەڵک دانیشتون لە پێشان پار دەداتەوە پاڵدانەوە ینی کە ڕەنگە تەمەنیان لە ئێمە گەورەتر بێ جوان بەرێ ئەگەر دەتوانین پارژەیوە ینی پێت ئەو حالێمەکە و بڵێم چی دیلێمەکە پاڵدەوە بەس شتێک بینە بەسەر خۆتدا دەوانە وایە ینی ئەگەر پاڵ دێنەوە لە پێش میوان شتێکی جوان نییە باشتر وایە نەخێر ڕەنگە ئەو ساعت نیوە لە لاماندانیشن پێویستە ڕێزیان بگرین و بە جوانی دابنیشن لەگومان بۆ هەندێک منداڵ کە تەمەنیان بچوو کە زەحمەتە ها تۆزێک تەحمولی ئەوە بکەن بەڵام ئەوانەی کە تەمەنیان تۆزێک گەورەترە دەتوانن بە جوانی دابنیشن دەتوانن وانە باشە بڵێ دەتوانن هەر بژی ئەی چ شتێکت زۆر پێ جوانە لە میوانی ڕێزیان بگری ڕێزگرتن بابەتێکی گرینگە دەست خۆش بزانین وارین خانسمان پێ دەڵێ وارین خان شتێکی ناشرین و شتێکی جوانم پێ بڵێ کە لە میوانی شتی ناشرین کاتێککە دەچێ میوانداری کە پێت ئەوهالێ دەکەیت لە بەردەم خەڵک کە زۆر خەڵکێک دانیشتووە باشە پێیان ئەوهالێ دەکەن پێیان والێ دەکەن ئەی پێویستە چۆن دانیشن بۆ شێوازە ئەی خاڵە و مامە و ئەو شتانە دێک کەسێ دەڵێ وڵا ئەمن زۆرم خۆش دێ پێی ناڵێم خاڵیان پێی ناڵێم مامە هەر ناوی خۆی دێنە نابێ ڕەنگە لە لای دایک و باوک شەشتە هەبێ هەندێک منداڵ هەیە ناوی داچی دێنێ پێی ناڵی دایان پێی ناڵێ باوکشی وەر بۆ باگ ناکار بە ناوی باوکی دێنێ ئەوەش شێوازەکی پێم وایە هەڵەیە و جوانی و نابێ بیکێ باشە من سەرەتا بینیم کۆمەڵێک یاریتان دەکرد بەیەکەوە دڵتان خۆش بوو پێتان خۆش ئێستا ئێمەش لە کۆتای پرۆگرامەکە یاریەک بکەین بەڵێ باش ئامادەن بەڵێ ئەخر ڕەنگە قورس بێ نەخێر بیکێ باشە ئێستا یاریەکە دەکەین و بەردەوام دەبێت وەکو بینیتان سەرەتا یاریتان دەکردنش حەزم لە یاریەکتان لەگەڵ بکەم پێشەوەی ماڵەکەتان بەجێ بێڵم ئەم سەماعەتان لەگوێ دەبێ منیش کۆمەڵێک گوشەتان پێ دەڵێم دەبێ بزانم من چی دەڵێم باشە لە ڤارنخانەوە دەست پێ دەکەین ڤارن مایکەکەت لەلابێ هەتیلاخان یارمەتی دەدا باسی یارمەتیدانمان کرد شتێکی باشەوانە ئامادەی بە پێیکەم چۆنی چۆنی باشە وتم زامجل لێمە کتێب سێب كتاب سێب كتاب كتاب سێب كتاب كتاب سێب باشە دەیگۆڕین سێ سێ هەر بژی زۆر باشە دەست خۆش یاڵە دیلان خان بەردەوام بە هەربینیتان دیسان یارمەتیدا بەڵێ بەرد بەڵێ بەرد بەڵێ بەرد بەڵێ بەڵێ بەرد بەڵێ پێ بەڵێ پێنووس بەڵێ پانێ بەڵێ پۆل باشە شتێکی تر و شتێکی تر کە دڕۆن بۆ میوانی سەرەزات سەرەزات وانە سەرەزات سانڕایز سەرەزات لە مەکتەبە سەرەزات سەرەزات سان سەرەزات سانسال سەرەزات سەری ساڵ سەرەزات سەرەزات سەری ساڵ پێنج پێنسڵ پێنج پیس یەک دەستم مالێ کرد دوو پیس دوو دوو تەواو هەر بژی دوو دەست خۆش سلین خان ئێترزات دوورە شوشە شوشە هەر بژی زۆر باشە دیسان یەک دقە وشەیەکی تر پەردە پەرداخ پەردە پەرداخ پەردە 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 هەر بژی دەست خۆش
وەڵا زوو یەکسەر زانیت دەستخۆش بانەخانش بیکە بیدێ ئامادەی؟ ها؟ دەڵێم ئامادەی؟ ئامادەی؟ بەس یەک دقە وشەیەکم پێ بڵێن وشەیەکم پێ بڵێن وشەیەکی تر قەنەفە باشە؟ قەنەفە وەڵا ئافرین باشە وشەیەکی ترم پێ بڵێن لە میوان پەنجەرە باشە پەنجەرە 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 ئافرین هەر بژی زۆر باشە زۆر ناخۆش بوو باشە پێتان خۆشە منیش بۆ کۆتا جار بیکەم بانە بیڵێ باشە وانە وشەیەک یارمەتی بدەن بەس بەدایگرم ئێستا دەزانم چەند ناخۆشە مۆبەڕیدا تەواو بوو دەی وشەیەکی تر پێ بڵێن لايلون ناخۆش لايلون نەخۆش لايلون کانتۆر لايلون کانتۆر لايلون نازانم بیگۆڕام ايموجي هەموو ايموجي لیمۆن دزی ايموجي لیمۆن دزی ايموجي مۆز برتقال مۆتا برتقال بیگۆڕە بياز وەڵا نایزانم پیاز لە چێ مۆتە لە چێ دەست خۆش زۆر باشە دەستان خۆش پەرداخ بوو پەردا زۆر باشە دەستان خۆش ئەمڕۆ فێری کۆمەڵێک شتی باش بووین دەستان خۆش بێ زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان دەمەوێت قسەی کۆتاییتان لێور بگرم چیتان هەیە بۆ ئەو منداڵانی کە ئێستا گوێمان لێ دەگرن بۆ بینەرانی کە بینەرمان بوون پێتان وایە شتێکی باشمان فێر کرد بەڵێ هیوادارم ڕێز لە میوانەکان بگرن بە خەرهاتنیان بکەن بە زەردەخانەوە هیوادارشم تا کۆتایی بینەریان بەرنامە دەست خۆش زۆر سوپاس بارین خان هەر بژی بادیلان خانش قسە بکات زۆر سوپاسان دەکەین ڕێز و خۆشەویستیمان بۆ ئێوە هەیە و سوپاسان دەکەین کە بینەری کەناڵی دیمەن بوون دەست خۆش دیلان خان زۆر سوپاس دیلین خان زۆر سوپاسان دەکەین کە بینەری ئێمە بوون و ئینشاڵڵە شت فێر دەبن لە باش فێر بوون لێمانەوە بێگومان دەستان خۆش بێ وانە خان پەنجەرە بزانین لێدوانی کۆتایی چیمان پێ دەڵێ ئەو منداڵانی جوان لێتە ئێستا زۆرم پێخۆشە کە بینەری دیمەن کە فێر ئەو شتانە کە ڕێز لە دایک و باوکم میوانداری سەلام ئەو شتانە سەلام بەخێر هاتن دەست خۆش زۆر سوپاس بۆ بەشداریکردنە دەستان خۆش زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان بینەرانی ئازیز دەمانەیە لە کۆتاییدا پێتان بڵێن کە زۆر گرنگە منداڵەکانمان بەو شێوازە پەروەردە بکەین کە ڕێز لە میوان بگرن لەبەر ئەوەی ئەوان نمایشی پەروەردەی خۆتان دەکەن هەر شتێک کە فێری منداڵەکانتانی دەکەن دڵنیابن لە پێش میوانەکان هەمان شت نیشان دەدەنەوە بۆیە بە جوانترین شێواز پەروەردەیان بکەن و بۆ ئەوەی ئەوانیش لە داهاتوو سوودی لێوەربگرن دەستان خۆش